ئەڵێن هەڵوێست هەتا فیلمێک گەگەر خۆی ئەکتەر نەبێ یعنی ئیشی بۆ ناکە کاری وەک لە میترۆنۆم با بڵێ بەڵێ ئەمە چییە ئەم قسانەی وەڵاهی خۆم وەڵاهی بەس باشە کە بە خۆت ئەڵێم وەڵاهی مترۆنۆم ناوانیە بەڕاستی یەکەم مترۆنۆم زۆربەی کارەکانی باهۆز بەڕاستی هەم بڕیاری تیا هەم ئەیکا و دەرگای کراوەتەوە مترۆنۆم بەڕاستی ینی خواخوامانە کارێکی هونەری لە ڕێگەمانابێت و جامە هاوکار بین یا بەرەمێنەری بین و کارەکانیش دیارە بەڕاستی و ئەو شتانەی کە خەڵک ئەسڵەن ئاوری لێنایەوەتەوە ئێمە بۆمان گرنگ بووە و بۆینی بەرەوپیری ڕۆیشتون ئیتر لە هەموو بوارەکان نامێت بچوشی کەمەوە لە یەک دوو بوارە بەڵام وەکو ئەوەی کە بڵێم هەڵوێست ئەگەر فیلمێک بۆ خۆی نەبێت زۆر سروشتیە ینی من وانە نابێ وابێ